ئاڵا یاخود بەیداختار لە نابردن ئەو کەسێک کە ئاڵای هەڵگرتووە بەندکرا ماڵیان ڕوخانم بەڵا من هەر نەبەزی کوردم ئاڵاکە شێوازی گۆڕاوتە لە سەردەمی کۆماری مەهاباد لە ساڵی 1946 خەڵکێ کوردستانم زمانێ من کورد نەک هەرزانی جوانی شای جوانانی تۆ بۆ دەی ئاڵا جوان و شۆخ و شنگەکەم ئەرز و ئاسمان کڕ ئاشتی و جەنگەکەم خاکی ئاریا میهر و پاک و ڕازاوە خۆری تۆ شەویش هەر دەوشاوە داغ دروستبوونی ئاڵا تەمەنی دروستبوون و هاتنەکەی ئاڵا دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ لەمەوبەر باژێڕە ئەمەندە نۆرمە مارە نازدار حەیرانێ بەرامبەر پیرەقەراتی هەولێرێ هەر چاو دەوری ماریان هەموو نێرگس و حاجی لەو بەیبوونای تەکدێریم کولتورێ من زیندیە کوردم